کۆبوونەوەی زانایان یانی پارێزگای هەڵەبجەیە دژی بانگەشە و دروشمی جێندەری کە ماوەیەکە لە هەرێمی کوردستان کاری بۆ دەکرێت. زانایانی ئاینی ژۆژداری دەدەن و دەڵێن هەمووان بەرپرسیارن بەرامبەر داڕوخانی بای ئاینی و کەلتور و ڕەوشی کۆمەڵگەکەمان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وەشداریاندا لە کاری ڕێکخراوەکان بۆ بڵاوکردنەوەی هاوڕەگەزبازی کە ماوەیەکە لە قوتابخانەکان لە ڕێگەی سیمینارەوە بانگەشەی بۆ دەکەن. هەڵسوکەوت و بانگەشەی کەمینەیەکی بەناو ڕۆشنبیر بۆ قێزەوەنترین ڕەفتار و ئاکاری وەک جێندەر و هاوڕەگەزبازی کە خۆی دەبینێتەوە لە ڕێگەدان بەمارەکردنی نێر لە نێر و مێ لە مێ لەگەڵ گەشت شتێکی پست و نزم ئەم بانگەشە و کاربۆکردنە لەم هەرێمەدا خەریکە بووەتە هەڕەشە بۆ سەر یەکڕیزی و ئاشتی کۆمەڵایەتی و هەڵوەشاندنەوەی تۆکمەیی خێزان. ئەم بانگەشەش لەسەر دەستی کەمینەیەکی نابەرپرس کە بەبێ هیچ پاساوێکی یاسایی و پشتێنەیەکی کۆمەڵایەتی هەرجارە و بە جۆرێک بێشەرمانە پەلەماری ئاین و پیرۆزیەکانی زۆرینەی خەڵکی کوردستان دەدەن. بەبێ ئەوەی ڕەچاوی ئادابی گشتی و بنەماکانی ئاین و بەهابەرزەکانی ئەخلاقی نەتەوەی گەلی کورد بکەن سوکایەتی بە ئیسلام و ئاەتەکانی قورئان و بنەما چەسپی و نەگۆڕەکانی ئاینەکەمان دەکەن. زانایانی ئاینی ڕۆڵی کەناڵی پەیام بەرز دەنرخێنن وەک ئەرکێکی ئاینی ماوەی بانگێکە هەڵمەتێکی وەشیاری ڕاگەیاند و دژی کاری ئەو ڕێکخراوانە بە دوواداچوون و راپۆرتاواڵی بڵاو کردوێتەوە تاکو ڕای گشتی و داواکاری گشتی بێنە سەرخەت و ڕێ لە کاری دوور لە ئاین و کەلتور و ئادابی بەرزی کۆمەڵگەی کوردی بگیرێت لەسەر هەموویانەوە بانگەشەکردن بۆ هاوڕەگەزبازی. من وازانم لەوەچی هەڵەبجە دەوری خۆی بینی بێ لە مێژووە لە ڕووی کوردایەتی لە ڕووی دینداری چونکە بەرپرسی لایەنە سیاسیەکان بە هەر هەمویانەوە مەسئولەکان زۆربەی خەڵکی ئەم دەفەری هەورامان وڵە شارە زوورە بوون لەبەرەوە ئێمە یعنی باجیشمان داوەکو خەڵکی هەڵەبجە و هەورامان و شارە زوور بەڵام من وازانم گەرمیان چەمچەماڵ ڕاپەڕین و هەولێر و دهۆک و یعنی هیچ شوێنێک سلێمانی شاری هەڵمەت و قوربانی هیچی لە هەڵەبجە و هەورامان و شارە زوور کەمتر نییە خەڵکێکی بەڕێز و خوێنگەرمی تایە خەڵکانێکی زۆر ئەوەی تایە. من نکتەیە گەرمەوە ئەگەر ینی داوای لێبوردنەکەم کەس لێم عاجز نەبێ ئەڵێن لە ساڵی شەستەکانە حیزبێک ئەڕوات لە دیهاتەکانە خەڵکەوە کاتەوە و تەسقیفیان نەکاو ئەوانە واکەین پیاوێکی جووتیاریش ئەڵێ کورە مامەستا بەسە باسی وەسێت تەلاق نەخۆم ئێوەش بۆ خوای ناکەن کە ئەم لە کاتێکە حیزبێکی ئەلمانی بووە بانگەشەی بۆ چەپگەرایی کردووە کاکەی فەلا ئەڵێ باسی وەسێت تەلاق نەخۆم ئێوەش بۆ خوای ناکەن لەبەرەوە ئێستا کاکەی فەلا کە حاڵی بوو جووتیار حەماڵ حاڵی بوون کە ئەمە دەستێکی خراپە ئەمە کارێکی خراپە ئیمڕۆ نابیانی بەرەنگالی وەسێتەوە ئینشاڵڵا ئەم تۆ پوچە سەوز نابێ بە حەول و قووەتی خۆ. کەم بەڕاستی کەناڵی پەیام دەورێکی گرنگی هەیە لە هۆشیارکردنەوەی میلەتی کوردی خۆمانە لە زۆربەی بوارەکانە جا بەڕاستی ئەمە واژبێکی شەرعیشە لەسەری هەم واژبێکی نیشتمانیشە لەسەر هەموو کەناڵەکان نەک هەر کەناڵی پەیام بە تایبەتی ئەم مەسەلەی ژێندەرە کە ئێستا هاتووە و بەرقاپی هەموو ماڵێکی گرتووە گەورەترین خەتەرە. ماوەی چەند مانگێکە جوڵەی بەشێک لە ڕێکخراوەکان و ئەنجامدانی چالاکیەکانیان بووەتە جێگەی نیگەرانی چین و توێژە جیاوازەکان بەگشتی گەنجان و کچان بە تایبەتی فێری بیری نامۆ دەکرێن و هەوڵ بۆ بەلاغ ڕێدابردنیان دەدەن بۆیە زانایان دەڵێن ئەرکی هەموو لایەکە بۆ پاراستنی بەها و ئاینی نەتەوەکەمان و پاراستنی خێزان و تاک ڕێگر بین لە هەر هەوڵێک کارەسات لەسەر خێزان و تاکی کورد دروست بکات. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.